بەڵازان خۆشەویستانمان ڕۆژی ڕابردوو ڕۆژی گیانی لاوان بوو لە زۆرێک لە وڵاتاندا کۆڕ و سیمینار و کۆمەڵێک کێشۆگرفت دیاری دەکرێت تاوەکو گەنجانی وڵاتەکانی ناوانی وڵاتەکانیان بەرەو پێشەوە ببرێت و لەگەڵشیدا کۆمەڵێک پرۆژە بۆ گەنجان ڕادەگەێنێن حتمما لە وڵاتانی کە پێشکەوتون و زیاتر درک بەوە دەکەن کە گەنج سەرمایەکی گرنگی وڵاتەکەیانە بۆی هەمیشە بەردەوام وەک چۆن پارێزگایی لە سەرمایەکانی دیکەیان دەکەن لە ڕووی مادیەوە حتمما ڕۆڵی گەنج و دەستی گەنجیش لەبیر ناکەن و هەمیشە بەردەوام احتیمامی پێدەدەن و دەپرسین لە هەرێمی کوردستان لاوانمان گەنجامان لە چه ئاستێکدان بۆچی ئەوەندە بێزارە بن لە وڵاتی خۆیان وڵات بەجێ دەهێڵن کە زۆری ئەوانەی کە وڵات بەجێ دەهێڵن گەنجانن و ئایا چی کراوەوەی کە گەنجان بتوانن نیشتیمانی خۆیان خۆش بێ بتوان لە وڵاتی خۆیاندا بمێنەوە و بە شێوازە لە شێوازەکان لایەنە پەیدارەکان حکوومەت ڕێکخراوەکان کار بکەن بۆی کە گەنجان ئیتیمایەکی گرنگی نیشتیمانیان هەبێت و بتوانن لە وڵاتی خۆیاندا پەرە بە توانەکانیان بدەن حتمما کوردستانیش وڵاتێکە کە گەنجان توانایەکی زۆر باشیان هەیە و بەتوانان لە ڕووی زانستیەوە لە ڕووی توانای هەلیکارەوە ئەگەر هەلیان بۆ بڕخسێت حتمما دەتوانن گۆڕانکاری گەورە و پێشکەوتنی گەورە لە وڵاتدا جێبەجێ بکەن. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکانمان هەڕیەکە لە بەڕێز کاک پێشەنگ کۆساری بەرپرسی ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان وەروەها کاک پێشڕە عەبدوڕەحمان کارگەری ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان. سنتەری پەرەپێدانی لاوان یەکێکە لەو سنتارانەی کە لە ڕابردوو و لە ئێستاشدا ڕۆڵێکی زۆر بەرچاوی بینیوە لە توانەکانی گەنجان لە خزمەتکردن بە گەنجان بە ڕێگە جیاوازەکان وەک کێشە و گرفتەکانی گەنجانیشی دیاری کردو هەوڵی داوە لە ڕێگەی لایەنە پەیدارەکان ئەو کێش و گرفتانی کە هەن بۆ گەنجان و لاوان چارەسەر بکات. یخوا بەخێر بەسەر دوو چاومان کاک پێشڕۆ خێر بێت. کاک پێشەنگ ڕۆژی ڕابردوو ڕۆژی گیانی لاوان بوو هەمیشە بەردەوام لەم ڕۆژانەدا کۆڕ و سیمیناری گەورە ئەنجام دەدرێت و زیاتر وڵاتان احتیمام دەدەن بە گەنجان. وڵاتی خۆمان چی سەبارەت بە گەنجان هەڵسەگاندنان چییە بۆ لاو گەنجی وڵاتی خۆمان؟ مناوی خوا سوپاس بۆ بەڕێستان. دیارەوەکو بەڕێزت بە ئاماژت پێکرد دوێنێ ڕۆژی جیهانی لاوان بوو ئەم ڕۆژە لەلایەن نەتەوەی گرتوەکان و دیاری کراوە. هەرێمی کوردستانی شتا ڕادەیەک کەم و کورد گرنگێکی پێدراوە لەلایەن ڕێکخراوەکانەوە بەڵام ئیتر ئەوە جێگای تمۆح نییە بە نیسبەتی گەنجان و لاوانی کوردەوە قەنەعاتی شم وایە لە ستانەوەتی گەنجان و لاوان مەگەر ئاماژەی ڕێکخراوەکان و سەنتەرەکانی وەکو ئێمەمانان ئاماژەیەک بوو بێ یا کەناڵەکان بە ڕۆژی جیهانی لاوان ئەگەر قەنەعاتم نییە لاوی کورد زانیاری هەبێ بەرامبەر ڕۆژی جیهانی لاوان. ئەوش بە خۆی گرفتێکی گەورەیە ڕەنگە پەیوەندێکی گەورەی هەبێ بەو شێوازە حکومڕانی کە ئێستا هەیە بۆی کە گەنجان بەشێکی زۆریان بێ ئومێدن بە هۆکاری ئەو بێکاریە و بێگوزەرانی و بێژیانی کە لەم وڵاتەیە هەیە هۆکارێک بەوەی کە گەنجولاو زۆریش گرنگ نەبێ بەلایەوە چونکە تۆ ڕۆژی جیهانی لاوان بۆ ئەوەیە گەنج سوودێکی لێ بینێ بۆی هەر هیچ نەبێ ئەو ڕۆژەی لە ڕۆژانێکی مرتاحتر بێ هەر هیچ نەبێ ئەو ڕۆژەی پرۆژێک ڕابگەێنرێ لە خزمەتی گەنجان و لاوان هەبێ. ئەم تموحە گەورەیەش قەنەعاتم نییە دروست بوو بێ واوکە گەنجولاو لەو ڕۆژەیە هەست بەوە بکات لەم وڵاتەیە. مناڵم ئەم وڵاتە و تا ڕادەیەک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوینیش هەر جۆرێک لەو جۆرانەیە وڵاتانی دراوسێش تا ڕادێکی بۆ هۆکارانی کە باسم کرد کۆمەڵی هۆکاری دیکەی سیاسی و جەنگ و کۆمەڵی هۆکاری دیکە کە ئەمانە هۆکارم بۆی کە گەنج لەو ڕۆژەیە هەست بەوە نەکا کەمە ڕۆژی ئەوە وەتیایە مرتاح بێ وە دڵخۆش بێ. کاک پێشڕۆ دووبارە بەخێر بێت. ڕۆڵ و گرنگی وە پێگەی گەنجان لە وڵات و کۆمەڵگەدا چییە؟ پێشەکی سپاسدانەکەیمەوە دەرفەتە سەرەتایەک هەر وەکو ڕۆژی گەنجان دیارە وەکو ئاساش ئاماژەی پێ کرد دوانزەی هەشتی هەموو ساڵێک وەکو ڕۆژی گەنجان دیاری کراوە. لەم ڕۆژەدا من بە گرنگیێزان پیرۆزبایی لە گەنجانی کوردستان و تایبەتی گەنجانی غەزە کە شۆڕشێکی گەورەی جیهانی ئیسلامیە بەرامبەر گەورەترین داگیرکرد لە هەموو جیهانە ڕاوەستاون گەنجێتی خۆیان بەو جیاد و تێکۆشانە بەڕێەکەن. ببوورە پرسیارەکە وەکو گرنگی و پێگەی گەنجان لەناو کۆمەڵگادا ئەم ڕۆڵ گرنگیە لە هەرێمی کوردستاندا هەستی پێکراوە ڕۆڵ گرنگی گەنجان چییە؟ ڕۆڵ و گرنگی گەنجان ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان بە تایبەتی وەکو ڕێکخراوێکی
بە تایبەتی ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان کە لە بواری گەنجانە ئیشەکەین بەداخەوە ئەیبینی کۆمەڵێک ڕێکخراوی دەرەکی بە هاوکاری ناوخۆ کار لەسەرەوەکەن ئەو بەهانەی ئەو توانە و بەهانەی کە گەنجانی خۆمان گەنج وڵاتەکەی پێبەرەوە پێشەچێت لە ناوێ بن گەنج بێهۆشەکەن گەنج بە ئاقارێکی خراپە ئابن ئێمە ساوین لە ڕووی هۆشیاریەکەەوە کە لایەنە مادیەکەمان لە بەردەستانیە لە ڕووی هۆشیاریوە گەنجانی خۆمان هۆشیارەکەینەوە کە وڵات بە گەنج ئەڕوابەڕێەوە وڵات بە گەنج دامەزراوترە بێت گەنج توانای زۆرە لە سەردەمی ئیسلامە بۆ نمونە بە نمونە بیێنینەوە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سەعدی کوڕی ئەبی وەقاس سەرکردەیەکی ناوداری سەردەمی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم تەمەنی 7 ساڵ بووە گەورەترین تیرهاوێژ بووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ڕاوێژی پێغەمبەر زۆرترین ڕاوێژی لەگەڵ سەعدی کوڕی ئەبی وەقاس بووە کە تەمەنی 7 ساڵ بووە ئەمە تەمەنێکی زۆر سەرەتایی گەنجە یعنی گەنج ئەگەر تۆ بیئەیەکی وای بۆ دابین بکەیت توانا و گرنگیەکی زۆری هەیە یعنی ئەتوانێ وڵات بەرەو پێشەوە با گرنگی لە ناو کۆمەڵگا بۆ گەنج گرنگیەکی زۆری هەیە ئەگەر بتوانیت تۆ بیئەی بۆ دابین بکەی بەداخەوە لە وڵاتی خۆشمانە بیئەیەکی وای دابین نەکراوە کە گەنج لە وڵاتەکە بێت بمێنێتەوە و سوودی لێ ببینین ئەبینی دائیمەن بێهی و ئەکرێت و ڕێی غەریبی و هەندەران و ڕێی کۆچکردن نەگرێتە بەر بێگومان کاک پێشنگ دەزانین کە گەنج بە تایبەت لەوەی کە باگراوندێکی ئاینی هەبێت و پێوەزە بانی پیرۆزی ئیسلامەوە کۆمەڵێک قەدەغەکرایی بۆ دانراوە و خۆشی ئازادە ینی ئەو قەدەغەکراوانە بۆ نەگەر بکات جێبەجێکردنی ئەوەی کە لێی وەرگیراوەت و لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و لەوەی کە لێ قەدەغەکراوە تا چەند سوود بە خۆی دەگەینەوە تا چەند سوود بە کۆمەلگا دەگەینێ زۆر شت هەن لەوانەیە کە پێویستە هەم گەنج هەم کەسانی دیکەش لێ دوورکەونەوە خۆی گرفتی ئەمڕۆی ئێمە ئەوەیە ڕۆڵی ئاین فەرامۆشەکرێ لە کۆمەلگایە ینی کارکردنی ئەم قسەیەکە من ئەیکەم مەقسەدەمە حەقیقەتێکە هەموو خەڵک مەقسەد ئەیبینێ ئایبیستێ علمانیەت دائیمەن کار لەسەر بێڕۆڵکردنی ئاینە بینێ جا بێڕۆڵکردنی ئاین وا لە تاکەکە هەست بە زوعفی خۆیەکە هەست بە کەمی خۆیەکە تەنها ئەوەندەی لە شوێنێک خۆشیێکی کەم بەدەست بێنێ بیر لە ئایندەیەکی دوور ناکاتەوە ینی بیر لەوە ناکاتەوە ئەم کەسە بێ بەخاوەنی بێ بەسەرکردێ بێ بەخاوەنی شەریکێ بێ بەخاوەنی کۆمپانیاک تەنها بیر لەوە کاتەوە شتێکی کەمی دەست بکەوێ هەتا ئەو شتەکەمە تەواوەکە پێی دڵخۆشە بێ ئەو شتە نەما ئینجا بێ ئومێ دەبێ دوایی ئەبێ هەوڵداتەوە شتێکی کەمی دیکە بەدەست بێنێ واتە ئامانجی گەورەی نابێت بۆیە گرفتی گەورەی ئەم وڵاتەی ئێمە ئەوەیە چەندین ساڵە لە حکومڕانی دەسەڵاتی کوردیەوە پێشتریش کار لەسەر ئەوە کراوە ڕۆڵی ئاین زۆر لاواز بکرێ ئەوە ئێستا هەستێکی گەورەی پێکرێ هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەم لە ناوخۆ ئێستاکە هەر نەک ڕۆڵی ئاین یعنی ئەوە لە ڕۆڵی ئاینیش وەستاون ئێستا خەریکی ئەوەن چۆن کاک پێشڕەوی ژاماژەی پێکرد چۆن گەنج و لاو ئەڵێ بێهۆش بکەن ئەها هۆش و فیکر و زیهنی ئەم گەنجە نەهێڵن ئێستا کار لەسەر ئەوە کرێت بۆ زانیاریتان ینی کارەساتی گەورە کە ئێستای بینی ئەو هەموو ئاماری کە لەسەر مادەی هۆشبەر هەیە ئەو ئاماری کە مەسەل لە ماوەی چەند ساڵێکی 7 ساڵە 15,000 ئەوە خەڵک کراوەتە زیندان لەسەر کێشانی مادەی هۆشبەر ئەگەر چەندێکی کەیش هەر نەزانرابێ و نەبینرابێ ئەمە کارەساتێکی گەورەی لە وڵاتەیە گەنجانی دیکە بە نێرگەلە و بە شوێنی دیکە و بۆ شوێنانی کاکرێنەوە کە بە ناو شوێنی گەنجانن بەڵام شتی دیکەی تیاساغەکرێتەوە شوێنی بازرگانی خەڵکی دیکەیە بۆیە کارەساتێکی گەورەیە دەسەڵاتیش تا ڕادێک فەرامۆشی کردووە هەرچەند لەلایەنە ئەمریکا و دەستی بۆ ئەوە بۆی کارەسات و ئەوە دروستنەوە بەڵام ئەمە هۆکارێک گەورەیە ئەگەر حکومەت دەوڵەت دەسەڵات بێ و بنبڕی ئەمە بکە ئەبێ لە کۆمەڵە شوێنی سەرەکی و دەست پێ بکە کە بۆ خۆی دەستی بۆ نابە ئەو گرفتی گەورەیە ئێستا گەنجانی ئێمە بێهۆشەکرێن کە بێهۆش مەبەستی ئێمە لە ڕووی فکرەوە لە ڕووی مەبدەئەوە ئەو گەنجا هیچ مەبدەئێکی نییە ئێستاکە هیچ شتێکی بەلاوە گرنگ نییە ئەگەر ڕۆڵی ئاین نەگەڕێتەوە ئی هەزەی بۆ دروست نابێ هەرچەند ئێمە سوپاس بەخوا لە ڕابردوو هەوڵێکی گەورەمانداوە لە داهاتوویشە هەوڵە دەین و لەگەڵ گەنجانێکیش کە بێ ئومێد بوون و گەنجانێکیش ئێمە کارەکە ئێمە وای لێ هاتووە ڕێک
کارێکە ڕوبەڕووی کۆمەڵی خەڵکو و جۆرێک لە دەسەڵات ئەوانە ئەبینەوە کە ئەوانەی کە بیانێ ڕۆلی بێئەرزش بکەن ئێمە ڕۆلی ئاین ئاهێڵینەوە وە گەورەتری ئەەکەینەوە بەرەو پێشتری شێبین پشتیوان بخوا و ڕەنگە خەڵکی دیکەیش لە ساحەکە بێ هەمان کاری ئێمە بکە بەڵام ئەبێ ئەوەش بزانین دەیان ڕێکخراوی دیکەیشێ لە بواری گەنجان و لاوان بە دیوەکەی دیکە کارەکەات ئەتەرەوەش ئامانجومە بەستێکی خۆی هەیە ئێمە پشتیوان بەخوا بەردەوام بینوە کاری لەسەرەکەین و بەرنامەی دیکەیشمان هەیە لە داهاتوو و بەم نزیکانیش پشتیوان بەخوا هەفتەیەکی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرمان لە پێشە هەوڵەدەین لە تەواوی کوردستان کاری لەسەر بکەین و بیکەین بە قەزەیەکی زۆر گەورە بابەتان بۆ هەڵبژاردەوە درکتان بۆ کردو کە گەنجان خەریکە ئالوودە گیرۆدەی ئەم ئێستا بەشێک گەوری ئەمە پەیوەندی بۆ بێکاریەوە کە گەنج یعنی من دوێنێکە راپۆرتێکم بینی ئەڵێ نزیکەی 90,000 دەرچووی زانکۆ و پەیمانگار لە سنووری پارێزگای سلێمانیە بێکارە هیچ کارێکی نییە 90,000 بۆ پارێزگایەکی وەکو سلێمانی ئەمە کارە ساتە ئەم گەنجە ڕوو لە چوەنێ بێئومێ دەبێ مەزهورە بێ ڕوولەوە لە کافتریا لە شوێنانی دیکە لە هەندێک شوێنەنێ کە ئەنجامەکەشی ئەوەیە کە تووشی مادەی هۆشبەرە بێ کە تووشی مادەی هۆشبەریش بوو بە بازرگانەکان سوودی گەورەی لێبێترە و بازرگانە خەڵکێکی لە پشتە چۆنە چۆنیەوە ئەوەش قەزەیەکی دیکەیە بۆیە ئێمە بە کارەساتێکی گەورەی ئەبین ئاوها بڕوە وەکەوەی کە بینیومانە لە شوێنانی دیکە لە وڵاتانی دراوسێ کە خەڵک گەنج لەو سەرجادانە کەوتووە و بێکەس و بێدەرەتان و هەموو لە چی سوودێکی بۆ خۆشی نەماونەک بۆ کۆمەلگا هەر سوودی بۆ خودی خۆی و بۆ خێزان و هەموو ئەوان نەما و پەرتەوازە بووە بۆی ئێمە لە ئێستا و ئەمانەی ڕێگا بگرین ئەو ژمارەی هەیە ئەڵێ ژمارەیەکە نەبێ بەدوو ئەگەر بوو بەدوو کارەساتای گەورەترە بێتەوە یانی تۆ ببێنە پێش چاوی خۆل لە ماوەی 7 ساڵە 15,000 گەنج تەنها دەسەڵات گرتوویەتی و لە زیندانی ناو ئێسەی زیاتر لە 1300 کەسە زیندانەکانە ماون کە کێشەری مادەی هۆشبەر بوون ئەمە کارەساتی گەورەی و ئێمە کار لەسەرواکەین پشتیوان بخوا ئەم قەزەیە گەورە بکەین و لە سەرتاسەری کوردستان کاری لەسەر بکەین و هەموو چین و توێژەکان بجوڵێنین لە کۆمەلگای بۆی بتوانین بە هەمومان ڕوبەڕووی بینەوە ئینشاء الله. باشە کاک پێشەنگەر وەکوی باسی کە ئەو چالاکیەتان کرد کە ئێوە ڕای ئەگەنن لە هەفتەی داهاتوە چالاکیەکە چۆن بەڕێوە ئەچێت و لە چه ناوچەیەکی هەرێمی کوردستان دەبێت؟ مەسەلەی ڕوبەڕووبوونەوەکە جا ئێمە کاری ئێمە لەسەر ئەمە بە چەند کۆنفرانساتێک دەست پێکەین سەرەتا کۆنفرانسێکی گەورە لە شاری سلێمانیە پاشان لە شاری هەولێر و شارەکانی دیکە کۆمەڵی کۆنفرانسمانەوە کتێبیشمان چاپ کردو هەر تایبەتەوە بوارە کە خەڵکانی پسپۆڕ نووسیویانە لە بواری مادەی هۆشبەرا و هەوڵ دەدەین کۆمەڵی حەقیقەی دیکەیشمان هەر هەبێ لە بواری مادەی هۆشبەرا بەڵامی تر ئەوەی کە لەم هەفتەیە زیاتر کۆنفرانساتەکانی ئێمە لە ماوەی هەفتەیەکە لە 6 شاری هەرێمی کوردستانە سەرەتا پاشان هەوڵ دەین کۆمەڵە حەقیبەی تریشمان هەبێ ئینشاءالله لەو بوارەیە بۆی بتوانین زیاتر فراوانی بکەین و بیگەێنین بە هەموو خەڵکێک و هەموو خێزانێک هەست بکا کە شتێکی خەتەرناکە کە ڕوبەڕووی گەنج و ئەوانە بێمە هەموو هەوڵ دەین لە هەموو سێکتەرەکانە هەموو سێکتەرەکان باس لەوە بکەین لە سێکتەری یاسایی ئاینی بواری دیکەی دەرونی کۆمەڵایەتی هەموو ئەوانە بۆ خەڵکێکی دیکەی حکومڕان و خەڵکێکی دیکەی پەرلەمانتاریش بێنین لەسەر خەت بۆی بتوانین بە هەمومان ڕوبەڕووی ئەو کارە ساتە ببینەوە. کاک پێشڕۆ پراوێز خستنی گەنجان هەوڵەدان بۆی کە توانەکانیان بە دەربخرێت چ ڕۆڵێکی خراپی دەبێت لەسەر کۆمەلگا لەسەر ئەو وڵاتە کە گەنج بە هەموو شێوازێک وەلا بنرێت گرنگی احتیمامی پێ نەدرێت حتمما زیانێکی بەر کۆمەلگا بێت بە قەزانجی دەسەڵاتداران و کەسانی کە دەیانێت لە دەسەڵاتە بمێنەوە. دیارە لە هەموو وڵاتێکە ینی کە گەنجەکەی ئیهمال ئەکرێت مەرامیشی گەورەی دەسەڵاتی لە پشتەوە بۆ مانەوەی خۆی بۆ ئەوەی ئەو جیلا کە جیلی گەنجە ئەزانێت شۆڕژ لەلایەن گەنجۆ ئەکرێت بەرخۆدان و هەموو ئەو بابەتانی کە دەسەڵاتی پێ ئەگۆڕێت لەلایەن گەنجۆیەتە ئاراوە لەبەر ئەوە بە هەموو کەناڵ و هەموو سێکتەرەکان لە بواری گەنجانەیە بۆ بێهیواکردنی گەنجان بۆ ئەوەی ڕێی دەرەوە بگرن و وڵات بۆ ئەم خامۆش بکەن بۆ ئەوەی گەنجەکە لە ناوخۆی خۆیان بێ شەڕی دەرونی لەگەڵا بکە یاخود بە مادەی هۆشبەر لە ناوی بەرێ یاخود بە کەناڵی تر زۆرە بۆ نمونەکردنەوەی کافتری ئەم هەموو کافتریانە لە هەرێمی کوردستانە ئەکرێت بۆچی بۆی کە گەنجەکە بێ ئیشە بێ شوێنە هەبێ سەری پێ بکە بەکارهێنانی ئافرەتانیش بێزەبت لە هەردوو بوارەکە ینی گەنج لە لایەنی ئافرەت و لە لایەنی
هەردوو ڕەگەزەکەەوە ئیشی لەسەر ئەکرێت بۆ بێهیواکردنیان و ئەو ڕێکخراوانشی بەداخە ئەو ڕێکخراوانی لە هەرێمە کار لەسەرەوەکەن و ئێمە ئەزانین لەوانەیە خەڵکی زۆر نەزانێ سێبەری دەسەڵات بێ یاخود سێبەری ڕێکخراوێکی بیانی بێ لە ناوخۆیە هاوکاری ئەوان بکە گەنجی ئێمە بەلاڕێ ئەبەن وەکو جەناب فەرموو لە مەسلەی ئافرەت و لە ئیمکانێتێکی زۆریانێ دەعمێکی مادی زۆر ئەکرێن بەداخەوە ئێمە ئێستا ڕێکخراوێکین لە بواری گەنجان و هۆشیاری گەنجانە ئیشەکەین بەبێ مادە هاتوین ڕوبەڕووی ئەو گۆڕانکاری ئەوانە بینۆ ئەو تیرەی ئەوان کە یانوێت لەسەر دڵی گەنجانی بن ئێمە خۆمانیاوەتە بەری بە نمونە پێ دەڵێم ئێمە چۆن ئەم ئیشانەکەین بەبێ مادە و بەبێ هاتوین دیفاع لە گەنجانی خۆمانەکەین هەتا ئەو کافتریا و ئەنواع موادی مخەدیر و کۆمەڵێک شتی بەناو بەدڕەوشتی لە وڵاتەکە زیاد بکە ئێمە لە بەرامبەریا بۆ نمونە سەدان هەزار بەرنامەمان هەبووە لە ساڵانە لە ساڵەکە ئەبینی چەندین پرۆژەی حەدیث و قورئان و خەڵاتی بۆی دابین ئەکرێ بۆی گەنج هانی گەنج بی بۆ نمونە ئەبینی ئەڵێ دەعەمرەکەینە خەڵات بۆ لەبەرکردنی ئەم ئاەتە پیرۆزە یاخود سیارەکەینە خەڵاتی یەکەم کۆمەڵە دیاریتر ئەمە بۆ چییە؟ بۆی ئەو گەنجە کە بێکارە ئەڕوا لە کافتریایەکە پارەکەی خۆی سەرفەکە جگەلەوەی کاتە پیرۆزەکەی خۆی لە ناوەبا لەو کافتریا نازانێ ئامانجی چییە نازانێت داهاتووی چییە توی لە بەرامبەریە مادەیەکیشی بۆ تەرخانەکەی بۆ نمونە دیارەیەکی خەڵاتێکی بۆ دابینەکەی بێت لەم لاوە ڕێگەیشی باش بگرێتە بەر بۆچی باسی حەدیث و قورئانەکەم بۆ گەنج ئێمە زۆر ئیشی لەسەرەکەین ئەو گەنجەی کێتە لە ئێمەیان یاخود هەر گەنجی عام نەک وەکو حیزبی وەکو ڕێکخراوەی بێت بێ بە ئەندامی ڕێکخراوەکە کێتە لای ئێمە قورئان بەرنامەی ژیانە لە کۆمەڵگەی خۆمانان سیر کە بە نمونە ئێستا من ئەمە باسەکەم بە یەک ڕسم بێتە بەرچاوی جەنابتان و بینەرانیش گەنجی ئەم کۆمەڵگەی ئێمە گەنجە موسڵمانەکەی گەنجە نوێشکەرەکەی گەنجە ڕوو لە مزگەوت و ڕوو لە دینەکەی ئەمینترین گەنجی کۆمەڵگایە ئەو کەسانەشی کە خەریکی یعنی ئەو کەسەشی کە خۆی بڵێن لە دینە چەپە حەز ئەکا مناڵەکەی لەدەست گەنجێکی ڕوو لەخوا و دیندار و ساڵحا بێت لەبەر ئەوەی لە مناڵەکەی دڵنیایە لەبەرەوەی ئەزانێت گەنجەکەی تر ژیانی وەکو ئەم لە ناوابات بەڵام ئەو گەنجەی کە ڕوو لە خوایە و ئەو گەنجەی کە بە پاشی ماوەتەوە کۆمەلگا لی سوودمەند دەبێت بە پێچەوانە و کۆمەلگا لی زیانمەند نابێت ڕاستە زۆر باشە کاک پێشانگ لەگەڵ ئەو هەموو کێشەگرفتەی کە هەر لە سەرەتای خوێندنەوە بۆ گەنجان دەست پێکە هەتا بۆ قۆناغەکانی داهاتوو کە لە خۆی لە هەلیکار و پرۆسی هاوسەرگیریە ئەبینێتەوە ئایا ئەم کێشانە ئەبێت وا لە گەنج بکات کە بێ هیوا بن یان نەخێر ئەبێت گەنج هێن دووربین بێت کە بزانێت گرنگی ئەو چەندێک زۆرە لە کۆمەڵگایە من ئەمە پێشەوە ئاماژە بێ شتێ بکەم ئێمە لە ساڵانی ڕابردووە لە ساڵی 2009 ئەوانەوە کارمان لەسەر کۆمەڵێشتی تر کرد یەکەم پرۆژەی گەورەی ئێمە کارکردن و لەسەر پرۆژێکی هاوسەرگیری بوو لە شاری سلێمانیە کە ئەو کاتە پاڵپشتێکی پەرلەمانیشی بۆ وەرگیرا و مەسروفاتێکیشی بۆ کرا یعنی تۆ ببینە کار بە سیستماتیکە کرێت لەسەر چی لەسەر گەنج ئێمە زمانێک بوو تەرکیزی سەرەکیمان لەسەر پرۆژەی هاوسەرگیری بوو دوایەوە تەرکیزی سەرەکیمان لەسەر چی بوو لەسەر کۆچی گەنجان بوو تەرکیزی سەرەکیمان لەسەر مەسەلەی بێکاری بوو ئێستا وای لێدێ قۆناغێک کە ئەبێت تەرکیزی سەرەکی لەسەر مەسەلەی مادەی هۆشبەر و مخدرات و کۆمەڵشتی دیکە بێت ینی ڤەیپ و جگەرە و نێرگەلە و باوەڕکە ئێستا ئامادەی و ناوەندەکان ببینە ینی ئێمە بەم ڕۆژگارە مامۆساین کە لەو شوێنانە ئەو ڕۆژی تۆ علاگەیەک لە ڤەیپ و لە شتی دیکە کۆکەیتەوە ئەو مەکتەبی قوتابخانە ئامادەی و ئەوانە پێم خۆشە هەر بەجددی بە دوواداچوونی گەورەی لەسەر بکەن ئێستا کارە ساتەکە گۆڕاوە ینی کە پێشتر ئێمە دەستمان بۆ شتێکە برد ئێستا کار لەسەرەوانە بکەین ئەمە کاری جددیترە بێ کار لەسەر ئەمە بکەین ئەوە مەسەلەی ئەو قەزەیە
هەرچەندە ئەمە بە نیسبەتی هێشتا نەبوو بە نیسبەت ڕێژێکی زۆر زۆر گەورە ئێمە خۆ ئومێدمان بە گەنجی وڵاتە هەیە سپاس بەخوا خەڵکی وڵاتی ئێمە لە چاو وڵاتانی دیکە و لە چاو گەنجانی شوێنانی دیکە زۆر باشە ئێمە ئەمانەوێ نەگا بەو ڕقەمی کە لە شوێنانی دیکە هەیە لە کاڵم گەنج لە ڕووە دینیەکە و نەک لە ڕۆیەکە بڵین باشە وڵا ئەم حکوومەتە زۆری خزمەت کردو وڵا زۆر پرۆژەی بۆ کردو وڵا وڵاتێکی ئەوەنە جوان و ئاوەدانی بۆ دروست کردو زۆری دڵ پێ خۆش بێ نا دڵمان بۆ خۆشە خەڵکی وڵاتی ئێمە تا ئێستا خێزان باشە ئێمە کار بۆ واکەینە مادەی هۆشبەر و هەموو ئەوانە نەگا بۆ خێزان لێک هەڵوەشێکە خێزان لێک هەڵوەشا کارەساتی گەورەیە کە ئێستا گەر بڕوو لە دادگاکانێکی هێواش خەریکە بەرە ئەوە بڕوە ئێمەمانێ ڕێگیر بین لەوە وە قەنەعەتیش ئێمە دڵمان خۆشەوە پرۆژەکان سواز بۆخوا سەدان خەڵکو ئەوانە سوودی لێ بینیوە و خەڵکی تریش سوودی لێ ئەبینێ و ئەم کەناڵی بەڕێستان وە کەناڵی دیکەیش کە هەوڵە دەن لەوەی کە مەسلەی خێزان پارێزراو بێ و کۆمەلگا پارێزراو بێ کە هەموو ئەمانە هاوکارێکی جدی ئێمەیشن لەم قەزەیانەیە بە هەمومان هەوڵ لە هەوڵی ئەوەیان کە ئەوەی هەیە ڕای بگرین یان نەیهێڵین نەک ببێ ژمارەکە زیاد بکە سپاس بەخوایم پێی دڵخۆشین و هەسی شەکەین خەڵکێک سوودمەند بۆ لی و کاک پێشڕەو باسی کرد باوەڕتان بێ ئێمە من خەڵک هەبوو لە ئاستی باڵا لە خەڵکی دیکە کە هیچ التیزامێکی بەدینەوە نییە ینی بۆ خۆی کچەکەی خۆی کوڕەکەی خۆی هێنا و توێتی منەمە تەسلیمیم دەستگا و ڕێکخراوی ئێواکەم زۆرم سیقە پێکە لە دەورات و لە کار و ئیشی ئێوە و ڕەنگە من بۆ خۆم دەستگا و ڕێکخرا و شوێنی خۆم هەیە و ناینێرم و سیقەیەم نییە ئەمە ینی سواز بەخوا تا ئێستا خەڵکێکی زۆر ماوە کە سیقەی بۆ ڕێکخرا و دەستگایانە هەیە و بەو سنترانە هەیە کە کارەکەن بۆ خزمەتی گەنجان چی لە ڕووی ئاینیەوە چی لە ڕووی ڕەوشت و ئاکارەکانی دیکەەوە هەموو ئەوانە و ئێمە بەردەوامیشین و کاریشی لەسەرەکەی ئینشاءڵڵا زۆر باشە لە خولەکدا ئێوە سنتەری پەرپێدانی لاوانتان هەیە گەنجان و لاوان چۆن دەتوانن سوود لەم سنتەری ئێوە وەربگرن و چۆن دەتوانن بێن لەگەڵ ئێوەدا ئەو بابەتانی ئەو خزمەتانی کە پێشکەش بە لاوانی دەکەن وەری بگرن بەڵێ دیارە ئێمە لە کۆمەڵە سێکتەرا کارەکەین لە ئۆفیسمان لە چەند شارێکە ئۆفیسمانی لە 5 شاری هەرێمی کوردستانە ئۆفیسی سەرەکیمان هەیەوە زۆر بواری دیکەشمانە کە گەنجان کاری تێداکەن و ئێسمە لە زۆر ئۆفیسا کۆمەڵە کاری پیشەییمان ڕاگەیاندۆ بەشێکی بەبێ بەرامبەر یا مەگەر ڕێژێکی زۆر کەم ئەویش بۆ مامۆستا و کۆمەڵی شتی دیکە گەرناک کارەکانی ئمە بێرە بێ بەرامبەرن کۆمەڵی کاری پیشەییمان بۆ گەنجان ڕاگەیاندەوە لە ڕابردووش کارمان لەسەر کردووە لە دەیان بەشی مۆچاکردنی مۆبایل و فڵان و هەموو ئەوانە ئیشمان کردو بۆی کە گەنج ئەوەی کە بیەکارە و ئەو گەنجانە کە ڕووی لە ئێمانن فێری پیشەیەکیان بکەین ئەگەر ناگهاتنی گەنج بۆ لای ئێمە لە پێناوی هەرکە لای ئێمە بێ ئێمە ئەو زۆرە گەنجەیشمان ناوێت چونکە ئێمە سنتەرێکی ئەندامگیر نین کار لەسەرەواکەین هەم گەنجان پارێزراون هەم گەنجان بتوانن پیشەیەک بۆ خۆیان پیشەیەک دروست بکەن کاری لەسەر بکەن و ئێمە لە خزمەتی گەنجانین بەردەوام هەر گەنجێک ڕووی لە ئێمە نابێ پێویستی بە ئێمە بێ لە هەر بوارێکە لە هەر پیشەیەکە کە پێویستی بە ئێمە لە خزمەتین و کاریشی بۆکەین ئینشاءالله. زۆر سپاس بۆ پێشنگ کۆساری بەرپرسی ئۆفیسی گشتی سنتەری پەرپێدانی لاوان هەروەها پێشڕۆ عەبدوڕەحمان کارگێڕی ئۆفیسی گشتی سنتەری پەرپێدانی لاوان. زۆر سپاس.